دەرچم لەم وڵاتە ئەم گەلە هەژار ولاتە ئێوە دەرچم لەم وڵاتە ئەم گەلە هەژار ولاتە ئێوە مەفیا و گەندەڵن ئێوە زوحاچی نێوگەلن ئێوە بێگانە پەرستن تەگڕۆن و خۆپەرستن ئەمەستان پلە و کورسیە میلەت بە ئێوە برسیە ئەمەستان پلە و کورسیە میلەت بە ئێوە برسیە ئێمە ئێوەمان داوێ بڕۆن 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 چاکسازی و هەلی کارتن وانێ یاسا و بەرنامەتان وا چاکسازی و هەلی کارتن وانێ یاسا و بەرنامەتان ئێوە دزوو میلەت کوژن ڕۆڵەی ئەم گەلە ئەکوژن وا پارەی نەوت و داهاتمان وانێ ئابووری وڵاتمان وجدان لإيوة دانية وأنفة لبرنية وجدان لإيوة دانية وأنفة لبرنية إيما يوم من داوي برون 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 دایکانتان هەڵقرچان دڵی پڕبووە لەدەن دایکانتان هەڵقرچان خوێنی ڕۆڵەیگەتان ڕژان خوێنتان لە شەقامدا ڕژان ئێوە چەتەن خۆفرۆشن خوێنی ئەم گەلە ئەنۆشن چیتان کردوا بمانەوێ گەل ئەڵێ ئێوەمان نەوێ چیتان کردوا بمانەوێ گەل ئەڵێ ئێوەمان نەوێ ئێمە ئێوەمان ناوێ بڕۆن 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 طبعا كدواي أو من بربوم كسكارم باسيان كربوتيان صالي 2004 دوای روخانی صدام مروفيا كاتوا شو تلاي مالي مال سجلات جوهر بپاسوانەکانی گوتۆ ماڵی شێخ نووری لەکوێیە گوتیان ئەوەتانە هاتووە دایک و باوکم لە ماڵەوەی نامەیەکم لایە نامەکە داخراوە نەی خوێننەوە تا من لە ماڵ دوورەکەومەوە اینجا نامەکە بکەنەوە ماڵی باوکو دایکشم کە سوکارم بخیاڵی ئەوەیان نەبووە ئەم زەلامە احتیمالە لەلایەن منەوە هات بێت ئەخبار و سۆراغی منی هەبێت ترسا بوون وتیانەوە لەوانەیە و کاتە زەرقاوی مەرقاویە بۆتیان لەوانەیە خوشکێکی مەسوولی یەکێتی بووە وتیان لەوانەیە هاتوێت نامە بێ و تەقینەوەی تیابێت لیان وەرنەگرتووە کابرا ڕۆیشتووە بەڵام من تاکیدم ئەو کابرایە ئەو زەلامە بوو کە من عنوانی خۆمدا پێی و ئەو کاتێک کە دیار نەما تت نازانەوە چەند ساڵ 10 ساڵ 15 ساڵ لەناو گرتوخانەیە بۆ نازان بەڵام ئەمزانی ماوەیەکی زۆر چوو تەحملی نەما بوو ئاواتەخواز بوو کە بیکوژن دیرۆگەکی مەئسات بوون بەڵێ اینجا کاتەیە کارەکان من خزمێکم هەیە کەسایەتێکی زۆر ناسراوە لەسەر ئاسی عێراق و ناوچەکە خزمێکی دڵسۆزمە لە بەغداوە دێت سەردانی مام جەلالەکە بەکار دێت سەردانی مام جەلال دەکات با تقریبا 2 هەفتە دوای ڕفاندنی من
ئەڵێ مام جەلال ئەڵێ کوڕێکی خزممان ئامۆزایەکمان دیار نەماوە پارێزەرە محامیە دیار نەماوە. مام جەلالیش یەکسەر ئەڵێ وەڵام منیش بیستومە ناوی هەڵگورد نووری فەخرەدین عەزەدینە. باشە مام جەلال لە ناو تاڵەبانیە 2000 گەنجی تیا 3000 گەنجی تیا مام جەلال چۆن ناوی چواری من ئەزانێت دەست بەجێ ئەگەر من لەسەر خەیاڵی ئەو نەبووم و ئەو ئیمزای لەسەر ڕووفاندنی من نەکرد بێ. ئیتر مام جەلالیش وتبووی کاک شێخ بە خزمەکەمی گوتبوو وتبووی کاک شێخ بە قەبری باوکت بە قەبری باوکی شێخ حسامەدینی خۆمیش بە گۆڕی هەموو شەهیدانی کوردستان هەڵگورد لە لای من نییە لە لای یەکێتی نییە ئەگەر لە لای من دۆ لە لای یەکێتی بێ ئایسەی دەم بەدەستەوە بی بۆ مۆڵی باوش. بەو نوع مام جەلال جوابی خزمەکەمی دابەوە. لە کاتێکدا بەڕێی تۆ هیچ ڕفاندن و تیرۆرێک بێ ئەمری تاڵەبانی نەکراوە. بەڵێ دەلالە لەوە کەشتە کە ئەم سەرکردانە ڕێز و احترامیان بۆ شەهیدەکانیش نییە کە سوێن بە ناوی شەهیدەکان نەخۆن کە ئەوان لەسەر پشتی و بربڕاگەی و خوێنی و ئێسقانی ئەو شەهیدانە هاتوونە و پلۆپایە و منسەبانیان وەرگرتووە. هەرنا ئەوەیە کە دێرێک تەعەن هەمووانەی لە مەسعود بارزانیش نزیکن حتا هەموو سوندانی بە گۆڕی بارزانی خواردیە بە تایبەتی مەسەلەن لەوەی کەیس حوسێن ئاغای سوورچی لەوەی شەیدانی مەسیف کە گولە باران کرد ئەو مەسعودە هەم بە کۆسرەت هەم بە عەزیز محەممەدی لە بۆ سوورچیەکان هەم بە کۆسرەتشی لە بۆی مەسیف گوت بوو سوێندی بە گۆڕی بارزانی خوارد و کەس لە بۆ دەستیان لێنادا کەسی هەردوو لاش قەتڵ عام کرد. تاڵەبانیش دیارە هەمان ئەو نەخۆشیی هەیە ئەمان ئەو کەسایەتیە درۆزنەیە کە ئاوە سوێن بە گۆڕی باوکی خەید ناکە بە سوێن بە گۆڕی ئەو هەموو شەیدە دەکە کردیان بە تاڵەبانی و کردیان بە ئەوەیە ئەودا سوێن دەکەش بە درۆ کە ئەوە کاکەڵگورد خزمی خۆیتی لە ناویەکێتی شوم بزرکرا ئەوە دەڵێتم لێی نزیکە ئەڵەیە هیچ گرتن و ڕووپاندنێک بێ ئەمری تاڵەبانی ڕقەمیەکی دەستگای زانیاری بەو چۆن مەسعود بارزانیش تا ئێستاش ڕقەمیەکی دەستگای پاراستنە بەڵێ کاکەڵگورد بێنەوە سەر ئەوە کات قادر خەڵکی وای وازانێ هەر مەسەر ماڵی بەرزانی خزمی خۆیانیان کوشتووە باسی ئەوکە ماڵی فاخر مێردگە سووری باس دەکەن و باسی ماڵی تاڵەبانی کاکەڵگورد ببوورە ئایا ماڵی تاڵەبانیش جەلال تاڵەبانی کەسی بنەماڵە و کەسی نزیکی خۆی لەناو بردووە ئەگەر بتوانی بەڵێ چێن مەسەڵ چێن یان لەسەر چی کشتیتی یەکێک لەو خزمانەمان کە بێسەر و شوێنەکەمان کوشتن چییە کە 15 ساڵ 20 ساڵ مرۆڤێک دیار نەمێنێ معناوای کوژراوە بە جەنازەیە نییە بێسەر و شوێن کراوی دیار نەماون. ئەو خزمەم ناوی دکتۆر فواد محەممەد ناوی دکتۆر فواد محەممەد نەجیب تاڵەبانیە شێخ وەهاب تاڵەبانی باپیرێتی دکتۆر بوو لە بەغا هاتووە سلێمانی پەیوەندی لەگەڵ یەکێتیە هەبوو جنسەی ئەڵمانی هەیە ئەو دکتۆرە خزمی منە جنسەی ئەڵمانی هەیە هاتبوو ساڵی 98 هاتبوو تەمان لە سووریاش بەرگرتنیاندا بوو دانا ئەحمەد مەجید و جەماعەتی یەکێتی لەوێ مام جەلال بەرگرتنیاندا بوو فەقیرە لە مخابەراتی سووری 2 ساڵ 3 ساڵ لە ئینفرادا بوو بەدوایەوە بوون هەموو کات مشکلیان بۆ دروستکرد وەک چۆن مشکلیان بۆ دروست کرد یەکێتی بەدوایەوە بوو بۆ مشکل لە دروستکردن بۆ ئەو خزمەی من بۆ دروست دەکرد سەبەبی چ بوو گوتبیان ئەمام ئەو وەخت خۆی لە بەغا دکتۆر بوو ساڵی هەشتاکان بە حکمیەوەی دکتۆرێکی زیرەک بوو مەسئولەکانی عێراقی ئەچون سەردانیانە کرد فەحسیانیە کرد وەزان بەڕاک بوو وەختی خۆی فاسڵ بەڕاک مدیری ئەمنی عامی عێراق بووە ئەویش لێ بۆ مەجبورە کە بێتە لای مەجبورە عیلاجی بکە. طبعا کە باشترین تهمە لە سووریا تووشی بکەن بە دانا ئەحمەد مەجید جەماعەتی یەکێتی تووشی بکەن ئەڵێن بە مخابەراتی سووریا ئەمە مخابەراتی عێراقیە بە خۆت دەزانی ڕژێمی عێراق دژمنی سەرسەختی یەکتری بوونە. کابرا جنسەی ئەڵمانیشیە بەدوایەوە برادێک باسی کرد وەخت خۆی کاتێ من لە دەستگای زانیاری بووم بۆمی باس کرد گوتی من عەدە جیهازی مام جەلال بووم گوتی لە مەکتەبی یەکێتیەوە نامەیەکمان بۆ هاو ئەڵێ عەلی دووبە مدیری مخابەراتی سووری یەکەم کەس لە مخابەراتی سووری عەلی دووبەی ناو بووە پێشوو وتی عەلی دووبە بە جیاز نامەیەکی ناردووە داوا لە مەکتەبی یەکێتیە کاڵێ بە مام جەلال بوونێن خزمێکی مانگرتووە ئابەری دەین یان بیگرین یعنی جەلال تاڵەبانی ئەوەنە خزمەتی مخابەراتی سووریشیە کرد مخابەراتی
پرسیاریان پێ کرد بۆ دەستگیرکردنی شەویان بۆ بەربوونیەکە عینەشت ئێرانیش عینەشت معاملەی وا بۆ لەگەڵ مامجلالە لەگەڵ یەکێتیە طبعا ئەو کابرای بە منی کە عەدەجیازی مامجلالە گوتی مامجلال پێم تۆ جوابی مەکتەبی یەکێتی بەرەوە بابە عەلی دوو بە بڵێن حەقم پێوە نییە بەو زەلامە یعنی کە حەقم پێوە نییە یعنی چی لێکە لێیکەن 3 ساڵ لە ئینفرادا بوو کە بەربوو وەچی من نەخۆش بوو قاچ و دەستی نەمابوو ئەو کاتی جا بەریاندا مخابراتی سووری طبعا ئەو خزمەی من ئەو دکتۆر فوادە لە ساڵی 1990 دێتەوە و کاتە کۆمەکوشتی لە ئەڵمانیا هێنابوو یاری یارمەتی و کۆمەکی هێنابوو بۆ منتقەی یەکێتی بۆ منتقەی سلێمانی سارەیەکی جوانی پێ بوو طبعا بەدوای ئەوە ماوەیەک بەدوای هاتنەوەی ماوەیە دیار نەما کە دیار نەما سیارەکان بینی کە خزمەکانمان گەڕان سیارەکان بینی ئەو سیارەی کە پێی بوو بەلای ملازم عومەرەوەیە بەڵێ بەخۆ مەزانم یەکێتی کە یەکێک بڕفێنێ سیارە و شتەکان شێڕفێنێ بەڵێ ئەسڵەن ئەو کاتە ئەو دزی و تاڵانیان بەدەستەوە نەبوو وەکو دوای 2003 ئەو کاتە وەزعی اقتصادی حیزبە کوردستانیەکان بەو شێوە نەبوو بە ملیارەها دۆلاریان هەبێ ئەو کاتانە سیارەکان سەرگوتیان چییەکە بە ملازم عوتی سیارەکەی بە هەدیە داوە بن بەس ڕاست ناکەن چونکە من بەخۆم کە گیرام یعنی سیارەکەم بڕفێنن پرسیاریان کەوتی سیارە مازداکە و لەکوێیە گوتمە ماڵی باوکم لە گەراج داناوە یەکێتی عادەتێکیانەیە زۆر فێڵبازن لە ڕفاندنی خەڵکە بەبیرم دێ پێشی ڕفانی من لە ساڵی 2001 کابرایەکە بوو بەختیار زەنگەنە ڕادیۆیەکی دانابوو داوای سەربەخۆی کوردستان و دەوڵەتی کوردیە کرد ڕادیۆیەکێ بوو نای بەختیار زەنگەنە بوو ڕفاندویان یەک حیمای لەگەڵا بۆ بەلام کرۆزەرەوە بردویان ڕێ عەربەت بە تیجای هەڵەبجە سیارەکان جێشت بوو بۆ ئەوەی کە خەڵکی ببینە بڵێ وەڵا ئەمە ئیسلامیەکان ڕفانیانەوە چۆ ئیسلامیەکان لە خورماڵ و هەڵەبجە هەبوون سیارەکان بردبوو کە ڕفانیانە ناو سلێمانی بردویان بەرەو ڕێی عەربەت حەلەسەکەیشان چاو بەست بوو دەمیان بەست بووە لەناو سیارەکە جیانشی چکەیشان بە پاسەوانەکەی نەبوو بوو خۆیان بردبوو ساڵ ئێستا نوتنیان خەڵکیش نێزانی ئەیوت ئیسلامیەکان ڕفانیانە بردویان سیارەکان ڕێی عەربەت و بە ئیتیجای عەربەتیش یعنی بەرەوڕووی هەڵەبجە سیارەکان جێهێشت بوو کەڵگورد ببوورە نازانم ئایا کەسی دووەمت باس کرد کە تاڵەبانی بوو ئەو شوێن بزرە تا ئێستاکە ئەو شخصەی دووەمیش کە ڕفێنراوە ناوی سەباح غازی شێخستار تاڵەبانیە ئەو ئیسلامی بوو لە بزوتنەوەی ئیسلامی بوو دوای کە بزوتنەوەی ئیسلامی وانەجیا بوونەوە لەگەڵ مەراکرێکارا بوو لەگەڵ گروپی مەراکرێکارا بوو معنی یعنی ئەنسار بووە بەڵام کە ئەنسار بوومە معنای ئەوە نییە کە تۆ بیگری بێ ڕفێنی و 20 ساڵ دیار نەمێنێت ئەو کاتێ من ئازادکرام لە 2005 دایکی هاو بۆ ماڵەوە بۆ سەردانم گوتی سەباحی کوڕم لە کەرکووک سیارەیەکی جانڕەش بینیانە هاتووە سیارە جانڕەشەکە بردوویەتی ئەوە لە 2005 دایکی هاو بۆ لام باسی کرد کە من ئازاد بووم بە 3 مانگ دوای ئەوە دایکی هاو گوتی سەباحیان بردووە نازانی لەکوێیە سیارەی جانڕەش تەمەن ئەو کاتەی یەکێتی و پارتیش حیزبە کوردستانەکان تحەکومیان بە شاری کەرکووکەوە کرد 2005 بردویانە و دوای ئەوسا من تاکیدم لەلای یەکێتی چونکە کە من جاری سێهەم گیرامەوە لە ئاسایش مرۆڤێکم بینی گوتی وەسا حەسەن پرسیاری سەباحی لێم کردووە ئەو کابرایە خەڵکی تاسووجەیە ئەو کابرایە کوڕەکەی ئەنسار ئیسلام بووە برادەری سەباح بوو هاوڕێی سەباح بووە لە مووسڵ کوڕەکەی ئەوە گرن ئەمریکیەکان تەسلیمی یەکێتیەکان کە هێنن وەسا حەسەن پرسیاری لێکە ڕسمی پێشاندا ئەڵێ سەباح ناسی معناها سەباحیش لای ئەوانە ڕاستی ئەمریکیەکانیش دەستیانێ لەو تاوانیانە زۆر کەسەی گیراوە ئەمریکیەکان تەسلیمی حیزبە کوردەکانیان کردووە با کابراگەر ئیسلامیش بێەوە مەراکرێکار کە ڕئیسی ئەوانەوە تا لە ئیتالیا لە نەرویجە کاملی مافی خۆی هەیە پارێزەی بۆگرن سزنیە تۆ منیە کابراەک بگری 20 ساڵ سەر نوقمیکەی بیکوژی و بێسەر شوێنیکەی نە وەفات نامەی هەیە نە جەنازەی هەیە نە هینی هەیە کەڵگورد وا بزانم بەرپرسێکی باڵای عێراق هاتبوو سەردانی کردووی لەوە هۆستی زیندانەوە چۆن بوو کاک قادر من وەکو بۆ جەنابتم باس کرد بە تەمای ئەو ڕێکخراوە کە دروستی کەین لەگەڵ و کۆمەڵە گەنجە دژی حکومەتی عێراق یعنی هیچ ئەوە نەبوو بۆ ڕووبوون کا کەڵگورد بە چ ناوێکی شتان دەکرد بە ناوی سوپاینی هێنیەوە سوپاینی هێنی کوردستان
ویسمان کار و چالاکی بەرینە ناو وەکو بۆ جەنابم باس کرد حکوومەتی عێراق زۆر بێباکانە تعریبی ئەو ناوچانەیە کرد زۆر زوڵمی لە کوردەکانە کرد حیزبە کوردستانەکانیش دەنگیان ناوە بە خۆ جەناب دەزانی هەتا 2003 ئاڵای کوردستان نەبوو لە کوردستان غێری حزبی محافظی نەبێت حزبی عومەر ئاغای سوچی ئاڵای کوردستان بەرز ناکرایەوە لە کوردەوە ئێستا هەموو حیزبەکان لە 2003 خۆیان کردووە بە خاوەنی کوردستان و ئاڵای کوردستان مەمنوع بوو ئاڵای کوردستان نەبوو بەسەر یەک بارەگای لە حیزبەکانەوە غێری حزبی محافظی نەبێت حزبی کە ئاڵای کوردستانی بەسەرەوە نەبووە حزبەکەیش یەکێتی و پارتیش پەیوەندی باشیانە بوو لەگەڵ حکوومەتی عێراق چوو ڕۆیشتن و عیلاقاتی ئەمنی و تەنسیقی ئەمنیە بوو لە بینیانە بە ئەو ڕایدارە کە دوایی بۆ بزوتنەوەی گۆڕان هەموو خەڵکی سلێمانی ناسن ڕایدارە وەختی خۆی زابطی استخبارات بۆ لە جێشی عێراقی ئەوە چەند ساڵ بەخۆی لە جریدەی هەوڵاتی مقابلەی کرا گوتی من لە دوای سیوێکی منەسقی بینی یەکێتی و مخابراتی عێراقی بووم مام جەلال خانووی دابوو پێی لە سلێمانی سارێکی ڕقم خاصی هەبوو مەسئولەکانی یەکێتی مەلا بەختیارێ بردە بەغا سعدی پیرە بەرپرسی عیلاقاتی هەم سعدی پیرە بردە بەغا تایر جەلیل حەبوش هاو وەفدی مخابراتی عێراقی هاو بۆ سلێمانی یعنی علاقاتیان زۆر باش بوو لە چەندەوە کاکەلگورد ئەو پەیوەندی یەکێتی و مخابرات دام دەوگەعنیەکانیان لەگەر ڕێن باز بەو شێوەی هەیە بوو یەکێتی ئەوە لە دوای سیوێکی ئابەوە دەستی پێکرد بەڵێ تم باس کرد من ئامۆژگاری یەکێتیم کرد گوتم لەگەڵ ئەحمەد شەلەبیا پەلاماری مەدەن سەدام دوای غەزەبتان لێ ئەگرێ حەقی خۆی شێتی غەزەبیان لێوەگرێ گوتم مەیکەن بە قسەمیان نەکرد دوای عقوبە بە من بە لیوا جەمالم گوت کە لە ماڵی مامۆستا سەیفێتم گوتم لیوا جەمال ئەگەر من زانیاریەکی خراپ بم بە یەکێتی حەقی خۆت ئێستا بێپرسیارم لێ بکەیت و تحقیقم لەگەڵا بکەیت وتم بەڵام من ئامۆژگاریەکم کردووە بێ هەتا ئێوە یەکێتی مەمنونی من ئەگەر بە قسەی منتان بکردایە هیوەکی ئابیش ڕووی نەئەدا وتم سەدام حوسێن پشتی پارتی ناگرد ئەو کاتە وتم لە باتیەوەی مەمنونم بم دێت ئێستا تحقیقم لەگەڵەکەی دەچۆ معلوماتم هێناوە کاکە بێنەوە سەرناوی ئەو زابتایان ئەو بەرپرسە بەعسیەت نەبوو چیە بوو هادیداری لەگەڵت کرد لە ناو زیندان نەم دەزانی بەڵام منیان لە گرتوخانە نهێنیەکەی یەکێتی هاتم ڕۆژێک منیان بەر کڵیان خستە سەرمەوە بردیان لە جێگای چاوم کردەوە منیان دانا دوایی هات نەژوورەوە عومەر فەتاح بوو خەسرە بوو محەممەد بوو مامۆستا عەزیز بوو مامۆستا عەزیز بەرپرسی ئەو سەردەمە بەرپرسی زانیاری هێزی پێشمەرگە بوو بەرپرسی دەستگای زانیاری هێزی پێشمەرگە لەگەڵ مامۆستا سەیفەدین جێگەری ئاسایشی گشتی هەر چواریا تژۆ و کابرایەکیانش لەگەڵا و بە عەرەبی قسەیان نەکرد زانیم کابرا ئەم شکلی عەرەب بوو هەمەمانش بە عەرەبی قسەیان لەگەڵ مناکرد بۆی ئەو تێبکە ئیتر هەندێک پرسیار وشتیانیان کرد دوایی ئەو پرسیارم کرد پێ خەسرە و پێ وت ئوستاد تاهەر تایر جەلیل حەبوش پرسیاری لێم کرد گوتی ناوی خۆت حەبوش تایر جەلیل حەبوش ئەو مدیر مخابراتی عێراق بوو من ئەو سەردەمە نەمدەزانی چونکە بە خۆ دەزانی دەستگای استخباراتەکان ڕسم و شتێکمان بڵاو ناکەنەوە لە ئیعلام و لە میدیا و جریان چونکە شەخسی نهێنینە من نەمزانی بەڵام دوایی کە ئازاد بووم لە 2005 کە ناوی لە مەطلوبە 55 کەسەکەیە کە ئەمریکا داوای کردووە اینجا سیر ڕسمەکەم کرد بیرم هاتۆ کە ئەو شەخسەیەکەوە کاکە گوساڵی چەند یعنی ئەگە بێتە بیری تاهەر حەبوش دیت یان هاتە زیندان و وەچی پرسیاری لێت کرد من لە 2002 گیراوم کاک لە 2003 سەدام ڕووخاوە معنایە لە بینی 2002 بۆ 2003 لە بین پێشێ ڕووخانی سەدامە پرسیارەکانی چ بوو تاهەر حەبوش لە تۆ یان هەر بۆ چات ئەتوی دیت پرسیاری ئەوەی لە من کرد لەسەر ئەو ناوم عشیرەتم بۆ تاکید بوون لە شخصیتم زانم فڵانە کەسم دوو ڕسم و شتێکی زۆری دەرهێنا لە جیرفانیان ڕسمی مەسئولەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی بوون لەوانە بەبیرم دێ ئەو شەخ محسوود حوسێنی کەوا برادەری من بوو یارمەتی منیدا بۆ دەربازبوون بۆ سووریا لە تاران دانیشت عەلی ئەدیب کەسایەتی دووەمی ناو حزبی داوای عێراقی ئەویش برادەرمە هاوڕێمە ڕسمی ئەویشی پێ نیشاندا ڕسمی زۆری من تێمانە ئەناسی ئیتر وا دیار بوو یەکێتی ئەو قسان و تحقیقانیش کراوە لەگەڵ ئەوانیشیان تەسلیمی حکومەتی عێراق کردبوو تەسلیمی تاهەر حەبوشیان کردبوو یا ڕەنگ یەکێتی وەکو بەرتیلێک دابیت بە مخابراتی بەعس کە ئەوان کەس ئۆپۆزیسیۆنی عێراقیان گرتیە یعنی وەکو بەرتیلدانێک بووە بۆ ڕژێمی بەعس کە خەڵکەشی ئۆپۆزیسیۆنی عێراقمان دۆتان گرتیە بۆیە ئەویانێ ناوە کا قادروان سیفەتیان وایە وەخت خۆی ساڵی
2000 بەبیرت دێگر دەنابێت شەڕی پەکەکەیان کرد یەکێتی و پەکەکە بۆ شەڕیان یەکێتی ئەلام و هاوارێک کرد بە ئێرانێ گوت ئەیگوت دەیوت پەکەکە لەگەڵ مجاهیدینی خەڵقا چۆ کوردستانی نوێ بخوێنەوە ئێستا هەمووی خۆ بەڵگەیەوە کوردستانی نوێ ئەڵێ پەکەکە لەگەڵ مجاهیدین خەڵقەوە لە مەخمور و لەو منتیقانەوە یانەیە هێرشکەنە سەر یەکێتی و ناوچەکانی یەکێتی لەو لاشەوە بە حکومەتی عێراقی بوو دەوێت پەکەکە ئێران یارمەتیەدا و بەیتڵاعاتی ئێران یارمەتی پەکەکایە بۆ يعني هم يكتي سم تحريزي حكومة العراق على جي بكم تحريزي إيران شان للسلبكة. راسته. صفات الشيخ خودي جا طالبانية والسياسة الطالبانية. لا يساعد لها الشنو بو مجلس أو دكاترة. شو بس يوبكم ك أو خزنا نزيكين من كواب مام جلالي قلت مام جلال سويندي خوار قلتي بسري باو بقبري باو بقبري قور الشيداني كردستان وباوكم لا الدنيا. او مسؤول او خزمي من او خزمه نزيكي من او كساك ناصراوا قلت امام جلال بوستا قلت بو خزمك من مسؤوليتي دزغاي زانياري هي ايوا طلاقي بي خواردو كنايني بخزمكمي وتوتي هلغور لدزلاي دزغاي زانياري خون بتاي خون بينيما يعني او خزمي من امام جلالي بدرو خصبوها ولا برامبري بالله قلت امام جلال شكلي زور كيفتشو قلت شكلي زور كيفتشو قلت دواي او من رويشتم وتي دوای مانجه دو مانجه که هات مودیا و مام جلال زور بیزار بو بو موضوعات كيف بو موضوعك بدروي خصوتوا زاني او خزمه من قناعه بقصكيناكا قلتي من باسي توم نكر او خزمه قلتي مام جلال حلنا وكوبناكا وتي اخبارته هل قلت ازاني لك قلتي من والله قلتي وزانيين بواتو انا هل قلت بخايا لله مخابرات عراقيه قلت استخبارات عراقيه لا لا بو كدوي خوي لدروكي بيشي درباستا لا تومتي خيانتش مخانة بارتان تومتي خيانة كاوا خلقش زور أوبا شون آزاد كراي كاك هالقلت شون آزاد كراي والله من كاك قادر كمن مرفين رام براستي راستا لكوكستان كز بدن مونها روجنامي هاولاتي مثلا يك إعلام يكش باسي منينك بلان باور بين أوروبا وخلق دفاعي لمن كرت شكال كرا لرخراوي لبرنينيا ودولتي رخراوي لبرنينيا ودولتي لبريطانيا منظمة عفوي دولي نامي كان ناردو ونامه كان ناردو بو دكتور برهم صالح أو كاتا أو سرويتش حكمة بوا مكواي كهات ما أوروبا بيوندين بمنظمة عفوي دولي كد الله أو نامي ما ناردو بو مكتبي برهم صالح عليه جوابي نامه كان نداوتوا مسراوة عليه هالقول طالباني باريزر للاي ولا دزگای زانیاری حکومتی و رفیان راوا لسر کاری روزنامانی و رخنگری داواکارین مسیری بلا یان دیدن بدادگایش عادلانه انا ناكي تو انسان بيسلوشن كي طبعا منظم عفوي دولي عليه يكتي جواب ماني نداوتو مكتبي برهم صالح جوابي مكاني نداوتو بعد رايوسا منظمة ألمانية هي رخلاي الشعوب المهددة يعني قلاني هرش اليكراو رخلاي ألمانية بترسيتشي لينا نامي كليمان دوستي الشخصي جواب طالباني ومسعود برزاني وقت خوي بيشي 2003 موظف لألمانيا هاو وكو يستنبو وزير خارجي وأنا بيرو وقت خوي موظف رئيسي منظمة كاو سلوش حزب كان ويابشنا بيجوازي منظور دوستي مسعود برزاني ومام جلالي جوا تليمان أقدر أبي برفانني من طبعا تليمان كومك لوزاري ناخوي ألمانيا ورقية بخوش جناب زاني سيستمي يكتي أوروبامي غريدراري يكن يعني يك وزارتي ألمانيا بزانيت هم وزارات كان أوروبا أقدر الموضوع ده شو كيك سيستم الاتحاد الأوروبي تليمان نامك أنه سيبو كمال فؤاد بخوت زين كمال فؤاد مسؤول علاقاتي يكتي بالرحمة بمسؤول علاقاتي يكتي بو جنسية ألماني شيء كمال فؤاد كمال فؤاد دوستي تليمان نامه چی بو انوسه او وثیقه منظمه که او تليمان ك دو پارتی او کاتولی من نامه من نسیو بو دکتور کمال فؤاد لسر چارنوسی هلگوت طالبانی تليمان نامه چی بو انوسه بو کمال فؤاد عليه بداخل عليه وقت خوي ستالين وهتلر عليه خلق سرنقمة كل سر زادة كان بياني خلق شو دروا سرنقم يعني كجهاز استخباراتي ستالين وهتلر عليه ترى شخصا نأبي نرى هتا سرنقمة كرا أو كجرا عليه ويش بو سدم عينا أو توانا كان ستالين وهتلر عليه بداخل كمان يعني دوستي إيه وميامتي إيه وأدي
کە ئێوەش ئەوە ڕەفتارەکانتانە. تەمان کە ئەو نامەیە دێ بۆ کەمال فوادیش وەکی فواد معسووم یان و عەدنان موفتی هەندێک لە ناو مەکتەبی سیاسە خەڵکی عەسکەری نینە، یعنی خەڵکێکی ئەوە نینە بڵێن هەڕەشیان هەبێ بۆ سەر خەڵک و ناحەزایەتی خەڵکن، خەڵکانێکی نەرمن. کەمال فوادیش دوایی پرسیارەکە و تەمان پیان گوتۆ وتیانە بڵێ لای ئێمەیە و تەمان جوابی منە ڕێکخراو ئەڵمانیەکان نەداوە، بەڵام چوونی ئەو خزمەم بۆ لای مام جەلال، چونی ئەو خزمەم بۆ لای مام جەلال و کە پێی گوت هەڵگوت لای ئێوەیە، ئەو کەسایەتی ناسراوی کە خزمی منە. دوو ئەو منەظەمانە ئاگاداری یەکێکیان کردەوە کە ئەزانن من ڕفێنراوەم. ئەوانە سێ ئاراسی شێخجەنی، ئاراسی شێخجەنی کە سێ جار جوابی بۆم ناپێشێ ڕافان نەکەم، ئاراسیش کاریگەری هەبوو زۆر لە سەرمانی لەسەر جەلال تاڵەبانی. ئاراس لەوانەیە کاریگەریی زۆر باشی هەبێت کەوا نەمکوژن. ئەو سێ خاڵە وای کرد کە یەکێکی بیر لە کوشتن من نەکاتەوە، چونکە مۆزوعەکە تقریبا وەکو کەشف بوو، وەکو دەستیان ئاشکرا بوو کە منیان بردووە. قەنەعەتیان نەیانتوانین قەنەعەت بە خەڵکی بکەن کە ئەمە دیار نەماوە ئێمە ئاگامانیە، نێوان وایە دەبوو ئێمە نازانیە ئاگامانیە لە لێکوێیە. ئیتر ڕۆژێکیان دکتۆر فواد معسووم ئینسانێکی باشە، ئینسانێکی خراپ نییە. دکتۆر فواد معسووم سەرۆکی پەرلەمانی عێراقە بێت لە 2003 لە ماڵی خزمێکی ڕئیسی محکەمەی سلێمانی، ئەو ڕئیسی محکەمەی سلێمانی ژمە بە بۆنەی پارێزەرم دۆستی منن، ماڵی حاکمەکەی سلێمانی ئێستا خانەنشینە. لە ماڵی ئەوانە بێت خزمین تێکڵاوی ژنوخوازیانە لەگەڵ ماڵەوە حاکمیان، باز دێتە پێشەوە باس تاڵەبانیەکەن و سوتفە ئەو حاکمە کەوا دۆستی منە ئەڵێ وەڵا کوڕێکی وا تاڵەبانی و دیار نەماوە و تبووی لەکوێ وڵا دەڵێن خزم کەشکاری ئەڵێن لای یەکێتیە. فواد معسووم گوتبوو وەڵای من تعجبم لێ یەکێتی خەڵک بڕفێنی و شتی وا بکە. ینی هەر ڕادنووسم وەکوەوەی کە بۆ گاڵتە زۆر دەڵێن بەردەوام فواد معسووم نووستی، ینی بڕوای نەکردێت کە خەڵک دەڕفێنێتی با هەموو خەیاڵی خۆی. ئیتر گوتبووی بەعەل حاڵ دەچمەوە باس دەکەم لەگەڵ مام جەلال لەگەڵ مەکتەب سیاسیە. تەوان دوایی مەسوولێکی ئەدانێتە سیاسیەکێتی کەوا پێکم بە جەنابم گوت چۆنا و گۆڕانەوە، دوای بۆ گۆڕان ئەو دوای کە بەربووم گوتی لە ناو مەکتەبی سیاسیا کۆبوونەوە بووە، گوتی فواد معسووم هەڵساوە زۆر قسەی کردووە جەلال تاڵەبانی خۆشی لێوە، گوتووی ئەم کوڕەتان چۆن ڕفانوە ئەم هەڵبوردە، ئەمە کە سوکار و خزمی ئەمانە یەکێکیان دروست کردووە. لەسەر بڕبڕی پشتێمان چەنە تقریبا 90 شەهید بەس لە خزمەکانم نزیک هەموو شەهید یەکێتی و ئەنفال کراون. خزمم نەماوە زۆر خزمە نزیکەکانم زۆری لەناو چوونە بەبوونی یان بەبوونی شەڕی پێشمەرگەوە پێشمەرگەی یەکێتی بوونە لەگەڵ بەحسا کوژراون یانەوەتانی ئەنفال کراون. ئیتر فواد معسووم زۆر ئیحراجی جەلال تاڵەبانیەکە بە پێشی هەموو کۆسرەتەوەی لێ دانیشتوونە ئەو ئەندامە مەکتەب سیاسی یەکێتی باسی کرد، گوتی فواد معسووم تەمان جەلال تاڵەبانی خۆشەویست، فواد معسووم خۆشەویست. ئەو کاتە برایەکشم خنکا بوو، من لە زیندان بووم، برایەکم خنکا بوو لە خانەکەی. مام جەلال گوتووی دکتۆر بڕۆ بۆ تەعزیەکان چلەی براکەم بوو، چلەی بوو، گوتووی چۆ بۆ تەعزیەکان بە کەسوکاری هەڵگوڕ بڵێ مام جەلال هەوڵەدا سۆراغی بکات بیدۆزێتەوە، نەیگوت بوو لای منە، گوتووی سۆراغێکم بیەنەوە. دوایی تەرتیبی وایان کرد دەستگای زانیاری کە عەلەساس من بڵێم بە تورکیا سجن بوومەوە، دوایی مام جەلال وەساتی کردو لای حکومەتی تورکیا و بە بۆنەی وەساتی مام جەلالەوە من بەربوومە، یعنی سیناریۆکەیان ئاوا دروست کرد بۆی لە پشتی خۆیان کردن. اینجا کاک مام جەلال ئەو وعدەی دابوو کە بەرم دەن، تەمان ئەو کاتە من بوو بە ساڵی 2005 نەقاچم مابوو نەدەستم مابوو، هەلەکار کەوتبووم، پاسەوانەکان وای لات بوو، کڵاویانە خستە سەرمەوە ئەمیان بردە دەرەوە بە ڕاکێشان ئەمیان برد بۆ سەری ئەو 3 ساڵە ڕدێنی سەدام حوسێنە دی بوو چۆن بوو، ڕدێنی من ئاوا بوو، بۆگەنیم لێ ئاهاو، بۆگەنیم لێ ئاو، اینجا لێمیانەدایان بۆ بۆگەنی، وتم ئێوە ئێڵم من خۆم بشۆم لەو 3 ساڵەتە و 2 ساڵ و 8 مانگە من لێوە بوومە و 5 مانگە 2 جار خۆم شتووە، 2 جار، هەر جاری 2 دقە، 2 جار ڕیشیان تاشیەوە بە مەکینە، 2 جار ڕیشم وەکی سەدام حوسێنی لێ هاتبوو. ئیتر زۆر درۆیان لەگەڵ ماکە، زۆر وام لات بوو بڕوان بە هیچ شتێ ناتکە ناوە گوتوخانەیە بم، ناو گوتوخانەکەی دەستگای زانیاری. ڕۆژێکیان هاتن ئاخر خۆشتنم بوو، برمیانە حەمامەکەم بە مەکینە ڕیشمیان تاشی و وتیان ئایا بە خۆتا بکە و بەرتە دەین، ئەو کاتە وتیان بەرتە دەین، تاوان باوەڕم نەکردم، ڕاست ناکەم چونکە دەست قاچی نەمابوو، وتم لەوانەیە بمبەن بمکوژنیان بمبەن بۆ شوێنێکی کە نازانم چی لێ ئەکەن.
ئیتر بەڕاستی من کە لەناو ئەو 2 ساڵ و 5 مانگە لێ بووم مردنی خۆمم بە چاوی خۆم بینی عنی وام لێ هاو کەیتر دەست و قاچی نەما شایەتمان مێنا کەیتر چاوەڕوانی مردن بووم ئیتر کە هاتن ئەو ڕۆژە منیان برد بۆ بەرمیان نەدا یەکسەر چکە دەست و قاچ نەبوو بریان بۆ مەعسکەر سەلام ئەو سزنەی کە یەکەم جار لێ بووم لە سزنی وەزاری پێشمەرگەیە لێ بووم ئەو ڕۆژە بە شەو تەمان بە شەو منیان برد بۆ ئەوێ قاچ و دەستم نەبوو بە باوەش منیان برد برمیان بۆ مەعسکەر سەلام لەوێ شەوەکە مامەوە بۆ بەیانی مدیری سزنەکە هاو دەرگا کرا مدیری سزنەکە فازڵی ناوە فازڵ هاو بە قوربانی بم بە ساقە بم تۆ ناوت چییە خۆی لە من کرد بە نەناس گوت وەکو بڵین غەسلی دەماغێکین یعنی کە ئەمە بەنگیز نوعێ بۆی نەزانێ لای ئێمە بۆ لای یەکێتیە یعنی شتەکە سەرنقم کە گوتی پاسەوانەکەش لە دەرەوە بووتەوە من ئەو 2002 کە ڕفێنرام ناوی هەمویان مەزانیە و فازڵی ناوە و پاسەوانەکە ناوی نەوزاد بوو هەموو ڕۆژێ دەرگاکەی لێمە کردەوە لە 2002 کاتێ ڕفێنرام ناوەکان هەمووی لە یاد مابوو وتم گوت ئەگەر ناوەکان بڵێ خراپ نییە با بزانن یعنی ئەوە دێتەوە پێشیان ناویان تۆمات کاک قادر ئەوان ئەو کاتە من عمری من 30 ساڵ بووانە عمریان 56 ساڵ بۆ ئێستاوانیان لە ژیانە نەما بێتن یان ژیان ما بێتن پیر بن ئەو مدیری سزنەکە فازڵی ناو فازڵ چێ نازانم وەڵام تەمەن بە خۆزانی دەستگای زانیاری نازانی ناوی باوکشیان بەڵام جۆم لێ بوو پیانە گوت فازڵ پاسەوانەکە ئەو پاسەوانیشی ئەو دەرگاکەی لێمە کردەوە ناوی نەوزاد بوو ئیتر گوتم کات فازڵ چییە ئەڵێ خۆتەکەی بە نەناس لە من گوتم من 2002 هاتم 10 ڕۆژ لە لای ئێوە بووم گوتم تۆ ئەناسم وتم ئەو پاسەوانیش ناوی نەوزادە فازڵ سەیری نەوزادی کرد وتی بینیم چاوی لێداگرت وتی ئەرێ من ناوم فازڵە وتی نا قوربان تۆ ناو فازڵ نییە وتی ڕووی کردەوە لە من فازڵ گوتی زانی تۆ عەقڵت تێک چووە وتی تۆ تێک چوویتە عەقڵت تەواو نییە وتی با پێ بڵێم وتی تۆ دوێنە شەو ئەمریکیەکان تۆیان هێناوەتە لای ئێمە وتی تۆیان هێناوە ئێمە عیلاجت بکەین بتخەینە سەر قاچ خواردنت بینێ تۆ ئەمریکیەکان تۆیان وتم کاک فازڵ ئەمریکی چی وتم بۆ ئەمریکا لە عێراقایە 2002 براوم ئەمریکی چی گوتم دواسا من حرەسم هەموو پاسەوانم هەمووی کورد بوو وتم من لێرەشەوە براوم لەلای تۆ بووم لە 2002 منیان بر بۆ ئەو جێگایە گوتی بەخوا تەواو نییە عەقڵت تێک چووە دکتۆر معاوتوبیەکیان هێنا نەبووە بزانی دکتۆرە معاوتوبیەکیان هێنا لەوێ ئەو فترەیە بە سێنەوە یعنی وەکو دەدەڵێ بە بەحر و جەو و بە سێ شکڵ ڤیتامینەتیان لەم نەدا بە مەلحەم یعنی یەکەم جارە بیستم کە مەلحەمی ڤیتامیناتە لێ بە مەلحەم ئەو جانی خۆت شەوکە بە ڤیتامین بە دەرزی لێمیانەدا بە حەپیش خواردنەکەمیان باش کردەوە ئیتر دوای 10 ڕۆژ 15 ڕۆژ معاوتوبیەکە هاتە ژوورەوە دەرگاکەی داخست معاوتوبیەکە بە خۆت زانی معاوتوبی جەلاد نیە هەر نەبێ پزیشکە و هینی خبرەی تو بێت وتی هەڵگورد وتی من با پێت بڵم وتی ئازاد دەکەن باوەڕم نەهات چکە زانی دەستگای زانیاریە درۆکەن وتی وەڵڵاهی باوەڕت بێ وتی وعدیان داوە بەرێت بدەن ئازادکەم وتی بەڵام پێیان شەرمە ئێستا بۆ نوع عەدەلەتکەن قاچ و دەست نییە چۆن خەڵک دێتە لات ئەڵێن ئەمە وای لێ کراوە وتی لەبەرەوە یارمەتیمدا محاولەکە وەرە سەر قاچ بەس یەک تۆز بڕەوە وتی من تەقریرا نووسم بەرێت دەن وتی حتا وتی من جوابم بۆ عومەر فەتاح و خەسرە بۆ محەممەد ژیناردۆ وتمە ئێوە بوا لە خەڵکەکەن ئینجا دوای بەم ناڵێن وەرە عیلاجیکە معنای وایە ئەمە نەک بە من بە خەڵکی تریشی وایان کردووە لە دەست و قاچیانیان خستووە وتی من گازندەم کردووە وتمە وا لە خەڵک مەکەن دوای مێڵم بە منیش وەرە عیلاجی بکە ئیتر تقریبا لو معسكر سلامات تقريبا 50 شەو شتێک وا مامەوە لەوێ عیلاج و شتیانە کردموانە و ڕۆژێکیان بەیانی بوو سعات 6 بەیانی بوو نەوزات دەرگاکەی کردەوە لێم ژوورای فرادەکەم گەورە بوو بەڵام نەیانێش هەر کەس ببینم کەس منی نابینی کە ئەبرامیش بۆ توالێت سزنەکانی ترەمووی لە ژووری خۆیان بوون منیان بەتەنا بردە دەرەوە نەبووە کەس من ببینیە چونکە من لەسەر جادە ڕفێنراوم ئەبێ لەسەر جادێش دوای ئازاد بکەم یعنی بەبێ وەرەقە و بەبێ دۆکومنت و بەبێ هیچ شتێک وتی دەبینی زەکە و بەتانی هەموو شتەکە و کۆکەرەوە کۆم کردەوە بردم وتی لێ داینا نەمزانی بۆچی سزنەکە ژوورەکەیان چۆڵ کرد کاتێ لە مەمەڕەکە چوومە دەرەوە سەیرێکم ئیڤای حرەت جمهوری هەیە وتم باشە خوایە بیرم کردم ئەم ئیڤای حرەت جمهوریانە چیەکە ئیڤەکان حرەت جمهوریە گەبێ بێ ئیڤای بەرز بوون ساری زۆر بەرز بوون نەوانەی حرەت جمهوری
ئیڤای تایبەت بەهێزی گاردی کۆماری عێراقی بوو و پێم سێ بوو چکە من نەمەزانی ئەمریکا هاتۆتە عێراق و نەمەزانی سەدام ڕووخاوە تەماشا ئەەکەم لەناو ئەو دەرگانە هەر زیندانێکە و بەتانی چەنداوە بەسەریە و پاسەوانی بە تەنیشتێوێتی لەناو سیارەکەیە ئێستا شتێ نەگەشتم نەمزانی چیە فازڵ مدیری سزنەکە گوتی ئەم بەرن بە من بە منی وتی ئەم بەرن لە ژووری پاسەوانەکان دانێن گوتی ئەم نەخۆشە دوایی زانیم کە منیان بردە ئەوێ لە ژووری پاسەوانەکان منیاندانا ئەوانەیە ئەو زەلامێک لێ بوو ناسیاو بوو وتم ئەرێوە خێرە چییە لە دەستگای زانیاری زانی کە منم دەستی کرد بە گریانیش وتی من زۆر بە دوای تۆیان گەڕاوم دەستی کرد بە گریان کە الحەمدوللا ماویت لە ژیانە وتم ئەرێوە خێرە چییە وتی ئەوە بۆیە توانی ناوەتە ئێرە وتی سەلیب ئەحمەر هاتووە تەفتیشی ئێراکە ئەو خەڵکانە ڕەوان دەرەوەی زیندانە کە تۆشیانی ناوەتی داوات لێ ئەەکەم لەبەر خاتری من وتی ئەگەر هات نەژوورەوە سەلیب ئەحمەر هات نەژووری وتی نانە ئێرە وتی بە سوود هاتم بڵێ من پێشمەرگەم و نەخۆشم وتم مادام تۆ ئەو پیاوەتی و احترامەت لە من گرتووە وتم بە خاتری تۆوە ئەڵێ ئیتر بۆم دەرکەوت ئەوە هەمووی زیاتر عەرەب و شت بوون هێنابیانیان لە کەرکوو ئەو منتیقانەوە ڕفرانبیانیان بۆی سەلیب ئەحمەر نیانی بەس پێم سێرە سەلیب دوایین چوومە لای سەلیب ئەحمەر وتم ئێوە چۆن تەفتیشێکەکەن وتم من لە فڵانە ڕۆژ لەو جێگایە بوومە ئێوە هاتوونە تەفتیش ناکە وتم ئێوە چۆن ئەچن تەفتیشی سزنی ئاسایش و دەستگای زانیاریەکەنە بێ مۆعیدیان لێ وەرگرن و پیانەڵن لە فڵانە ڕۆژا دێین و وتم ئەبێت تەفتیش مفاجئ بێ ئەوە کەی تەفتیشە تۆ 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش وەخت ئاگاداریان بکەیتەوە و ئیزنیان لێ وەرگری بڵێ من دێم تەفتیشی ئەو جێگایە ئەکەم وتم ئەوە دەلیلیشە چکە دەلیلە گوتیان تۆ لە چۆ ئەزانی ئێمە لە 19 دوانزەی 2004 بوو 19 مانگی 12 واتە دیسەمبەر 2004 وتم لە فڵانە سەعاتە ئێوە هاتوونە بۆ ئەوێ وتم من لەوێ بووم منیان شاردووەتەوە لە ئێوە لە چوومە سەلیب ئەحمەری هەولێر پێیان گوت وتیان فعلا ڕاستەکە لەو تاریخی ئێمە هاتوونەتە ئەوێ وتی بەڵام کەسمان نەبینێ وتم هەموویان چۆر کردووە هەموویان بردووەتە دەرەوە وتم خۆم بینی عەسکەریە بوونا بەڵێ دوایەوە ئازاد کرا کاک کەڵگوڕ چۆن ئازاد کرا یعنی ئازاد بەڵێ بەحاڵ دەستم بە دیوارەوە کرد ئەو 50 ڕۆژە وەکو پێتم و علاجێکی مرەکەز بەدەستم بە دیوارەوە گرت نەمەتوانی قەڵەم بگرمە دەستەوە دوگمەی کەمیسم نەئەتوانی داخەم و بیکەم و هەتا وەکو ساڵێکیش دوای ئەوە نەمەتوانی دوگمەکەم وایە یەکێک لە ماڵەوە دوگمەکانم بۆ بکاتەوە چکە ئەو ئیعتیلالی عەسابە گەر یەکێک پزیشک بێ ئەزانێت خەسایسەکانی و سیفاتەکانی چۆنە و نەخۆشیە ڕۆژێکیان لە 2005 بوو لە کۆتایەکەی بوو هەفتەی یەک بوو هەفتەی یەکی 2005 بوو هاتم منیان بردە دەرەوە برنیان بۆ ژووری مدیری سجن بۆ ژووری فازڵ لەوێ سەیەکەم 2 ئەفەندی دانیشتووە زانیم کە چاپتی دەستگای زانیاری بەڵام نیان مەناسی سەیەکەم کامێرەیەکیان داناوە لەگەڵ مسەورێکیان لەگەڵاتەوە کامێرەیەکی تەلەڤیزۆنیان داناوە و حازریان بۆ شتی حازریان کردو نەمزانی چیە فازڵیش دانیشت بوو لەوێ مدیری سجن لەوێ پێمیان بووکیان هەڵگوت بڕیاری یەکێتی مامجەلال بڕیاری ئازادکردنی داوە بەرتە دەین بەڵام مەرجێکمانێ ئەبێت تەعهودێ بنووسی دوای ئەو تەعهودەیش وێنەیە بری وتم خێرە تەعهودەکە چییە وتیان ئەبێت لە تەعهودەکە بنووسی بڵێ من خیانەتکار بوومە من سەر بە ئیطلاعاتی وەزارەتی ئیطلاعاتی ئێرا بوومە من خیانەتم لە حکومەتی هەرێمی کوردستان کردووە دژی کورد بوومە دوای ئەوسا بڵێ بنووسە بڵێ قاچ و دەستم لە حادیسەی سیارەوام لێ هاتووە لە نەوەتەکان لە حادیسەی سیارەوام لێ هاتووە وتی دوای ئەوسا ئەوە پێ ئەنووسین اینجا دوای تەسویری شەکەین و هەڕەشەیشیان ێمدا گوتیان ئەچیتە دەرەوە لە سجن ببیستین بە یەکنەوە باسی یەکێتی بکەی باسی سجن بکەی باسی ئەوکەی وتی ئەو جارە نادڕفین وتی ئەو جارە وتی حاکم و محکەمە بەدەستی خۆمانەوە وتی تۆمەتێکت بۆ دروستەکەین 15 ساڵ 20 ساڵ خەینە زیندانەوە هەتا ماوی بۆ خۆت لە زینداناوی هەڕەشەی ئەویان ێمدا ئەو تەعهودە وتم من ناتوانم تەعهود بنووسم وتم دوای ئەوسا کاک فازڵ پێم گوت گوتم ئێوە ئەڵێن لای ئەمریکیەکان بوویتە وتم تۆ پێشی 50 ڕۆژنیانی ناو تۆڵی لای ئەمریکیەکان تو مەگەڵ لای ئەمریکیەکانم بۆ ئەو تەعهودە بە منە نووسن ئێستا جوابی نەبوو تەمان بە درۆم خستەوە
وتم پێی دوای ساڵ گوتم ئەگەر بتانێ وەکو هەڕەشەی بەکاری منی بێنم ڕۆژێ بڵاویکەنەوە کامێرێ گوتم ئەو بەڵگەیە لەسەرەوەی کە ئێوە منتان ڕەفانەوە وتم هیچ سادێکی بۆ ئێوە نییە و تەحویدا وتم ئێوە وەکو عەسابە نەوەکو حکومەتی هەرێم نەکو وەکو دەستگایەکی یاسایی وتم ئێوە وەکو عەسابە منتان ڕەفانەوە ئێستا ئەگەر ڤیدیۆ بە من بگرنیان تەحویە بە من نووسن وتم بالعکس وتم ئیسفادەی بۆ من هەیە ئەبێتە بەڵگە کە ئێوە منتان ڕەفانەوە وتی ئێمە حەقمان نییە ئێمە ئەمرمان پێکراوە بڕیارمان پێدراوە کە بێت تەحویدەکە لێ وەرگرین وتم ئەوە ئەیڵێنیش بەڵام مەجبورم بیڵێم چکە وتم منەوە لە مردنام مەجبورم بیڵێم وتم بەڵام هیچ ئەرزشێکی ئیسفادەیەکی بۆ ئێوە نییە وتم بالعکس ئیسفادە بە منەکە دوای وسا من بەڕاستی قەڵەم نەمەتوانی بگرم قاچ دەستم نەمابوو گوتم ئێوە بینووسن خۆی ئەتیادی وایە دامە تەحقیق هێچەکەی نووسی و تۆ ئیمزایەکەی کە موافقی گوتم ئێوە بینووسن من ئیمزایەکەم وتیان نە ئەبێ خۆ بینووسی وتم من دەست و خەتم ناتوانم دەستم نییە وتیان مشکلە نییە باوەڕ بێ وازم 6 دێر بوو 1 سەعاتی پێچوو بە 1 سەعات ناتوانم 6 دێر بنووسم یعنی ئەوەندە دەستم خراپ ئیشێ کرد دوای ڕسمیان کرد بە کامێرا تەسویریان کرد ڕۆیشتن ئێوارە هاتن سواری برمیانە حەوشەکە فازڵ بوو 4-5 کەسیکە بوون کڵاویان خستە سەرمەوە لە ناو سیارەیە پیکا بوو لە ناو پیکابەکە لە پێشەوە سەری منیان خستە خوارەوە یعنی بۆ هینەکە بۆی خەڵک نەمبینێت کڵاوشتم لەسەراوە سەرم لە ژێرەوە بێ دەستم لە پشتەوە بوو فازڵ مدیری سزنەکە 5,000 دیناری خستە دەستمەوە وتی ئەوە 5,000 دینارە بۆ کرێی تەکسی اینجا من هەتا و کاتێژ نەکەوتمە سەر جادە و نەڕۆیشتن ئەموو درۆکەن هەموو لەوانەیە بۆ شوێنی ترم بەرن چکە درۆیان زۆر لەگەڵما کردبوو لە ناو سزنەکەیە وتی ئەوە 5,000 میش پێکەنیم هەزیاتر کەوتمە شک و گومانە وتم قوربان 5,000 بۆ کوێ مەنێری وتم 5,000 نازانم کا قادر بەبیر نییە وەخت خۆی خەڵک لە کوردستانەوە چۆ تورکیا بەڕێی قاچاق 5,000 سویسری بوو 5,000 سویسری بوو وتم 5,000 زۆرە و تەکسی چی وتم تەکسی بە 10 دینارە وتی ئەسحاب الکهفت بیستووە وتم بەڵێ وتی ئەزانی تۆ ئەسحاب الکهفت لێ هاتووە دەستیان کرد بە پێکەنین وەکو قەشمەریانە کرد بە من ئەسحاب الکهفت لێ هاتووە وتم بۆ وتی با پێو بڵێن وتی پارەی عێراقی گۆڕاوە ڕژێمی عێراق گۆڕاوە و سەدام حوسێن لە سجنایە و بەڕاستی شۆک بووم یعنی شۆک بووم ئەسحاب الکهفم هاتەوە بیر ئیتر بردمیان بە سیارەش تەمەن شەو بوو برمیان وتیان ئێستا لە سیارەکە داکەدین بەڵام دەنگی سیارەکە ئێمە هەڵڕۆیشت اینجا کڵاوەکە لەسەر خولایە بۆی سیارەکە نەبینم ڕقەمی شتێک لە دواوە ئیتر کە منیان دابەزان منیان داگرت قاچ و دەستم تەواو نەبوو وەکو بۆ جەناب باس کە دەستم بە دیوارەوە وای بگریتایە لەسەر شۆستەیە منیان دابەزان دامیان نیشان پیجامەیەکی عەسکەریم لەبەرایە پیجامەیەکی زەیتونی پترۆلی سیارە ڕۆژ بەڕاستی من هەر لە سلێمانی گەورە بوو مەڕاستە لە سلێمانی لە دایک نەبوومە بەڵام سلێمانی گەورە سلێمانی شارەزام لە جێ دامیان کرد نەمەزانی شێ وتم بۆ خۆیانمانە درۆکەمانە ئەمە سلێمانی نییە ئەمە ئەبێ منیان بۆ کوێ هێنابێ یعنی وایە لێم کردبوو لە هەموو شتێک گومانم بوو وەڵا سیارە هاو بەسەر جارکە ڕۆیشتی نەبوو وەڵا سیارەی هاو زەرد بوو من کە ڕفێنەرام تەکسی سوور و سپی بوو لە کوردستان ئەگەر بەبیرت بێ ئەو سیارە زەردانە نەبوو دەستم بەرز کردەوە سیارەیە زەرد وەستا سیارەیەکی زەرد وەستا نەمزانی تەکسیە چکە نەمەزانی ڕێجی تەکسی بۆتە زەرد هاوتی قچیە بە قوربان ئەو بووە لێ وتم کاکە لێم قەوماوە وتم بم بۆ ماڵی خزمێکم تەمان نەویست ڕاستە خۆم چم بۆ ماڵی باوکو دایکم وتم لەوانەیە ئێستا دوای 30 ساڵاوانە تەعزیەشیان بۆم دانابێ لەوانەیە بڵێن مردبێ وتم ئێستا بڕۆم ژوڵێن لە قەبر هاتووەتە دەرەوە وتم با تووشی ئەی سەحی نەبن و دڵیان نەوەستیە شتەکەکەم بە تەدریجی دەچمە ماڵی خزمێکمان لە ماڵی خزمێکمان وردە ئاگاداریان کردن و کەواب هاتوومەتەوە نەم ئەزانی کە فواد معسووم جەلال فواد معسوومی نابدۆتە ئاگادار نەبوو من کە لە دەرەوە وعد دراوە فواد معسووم هاتووەتە ماڵەوە وعدی بەربوونم دراوە من بە چای تەکسیەکەم وتم بەس بە قوربان بم وتم پرسیاری هیچ شتێکم لێ مەکە چکە لەوە ئەترسام تەکسیەکەی سەر بە دەستگای زانیاری بێت چکە لەوانەیە تاقیم کەنەوە بڵێن بزانە باسمانەکە بۆی هەر لە ڕێگا بمبەنەوە بمکوژن و ئیتر بڵێن ئەمە ئەسراری ئێمە و نهێنی ئێمە کەشفەکە
زۆر ترسام سایتەکەی سەر بەوان بێت ئیتر لەوانەیە سەر بەوان بێ نازانم بەڵام باش بوو یعنی گومانەکەم لە جێی خۆیان بوو کە چیچی لا نەدرکێنم پێویستی ناکە هیچ پێ بڵێم وتی بە قوربان وتم کاکە 5,000 دینارم پێیە بمگەیانە شوێنێک وتم ئەگەر کەمە ئەو ماڵی خزمەم پیانەم پارەی کەوبنی ئەگەری زۆرە عافێتە بێ وتم من نازانم ڕاستی نەمەزانی پارەی عێراقی و کاتە چەند و چەند نییە بەس فازڵ پێمی گوت بۆ 5,000 وەڵاوتی حەزەکەی بە بەلاشت بم جا خەڵکی سلێمانی باشیان زۆر تایە خەڵکی زۆر ینی معروف خەڵکی سلێمانی بۆی خزمەتی بێگانەیشەکەن خزمەتی لێ قەوماوەکەن وتم لەوانەیە لەو نوعانەیش بێت لەو جۆرە بێت یانی وەڵا یارمەتیمیدا بە باوش بدمێ ناو سیارەکە و بەس وەکو حەزێک کرد ئەویست بزانێت چییە مۆزوعەکە بێکی معلومات ئەویست قسەم لێ دەربێنێ وتم کاکە من لە وڵاتێکی دەرەوە سجن بوومە و هاتوومەتەوە نەمگوت لای وتم بەس قوربانە بە وتم پرسیارشتم لێمەکەوتی تۆ ئێرهابی نیت تیرۆریست تۆ تیرۆریست نیت وتم تیرۆری چی وتم تیرۆری چی وتی گروپێک دەرچووە بە ناوی زەرقاویەوە گروپێکن تیرۆرەکەن لە دژی جێ سوپای عێراقی و لە دژی حکومەتی عێراق و لە دژی ئەمریکیەکان وتم ناوەڵا قوربان جان گوتم نەوەڵا من نە ئیسلامیمە و نە تیرۆریستم و نە ئەوانە و بەڵام من لێم قەوماوە و تکات یەکەمەوە دە پرسیار نیەم کەوتی وەڵا بێ بت بم بۆ ئاسایش وتم بۆ تێم بێ بۆ ئاسایش وتی چێ لە تۆ تیرۆریزم وتم کورە بە قوربانت بم لێم گەڕێت چونکە ئەمزان ئاسایش ئاگای لە مۆزوع نییە ئاسایش اینجا بێت تەلەفۆن دوسێ شەو ئەمیێڵمەوە تەلەفۆن بۆ دەستگای زانیاری ئەکەن و تا معلوماتیان بۆ بێ و بۆ بچێ ئیجا بەرمەدەن وتم کاکە گیان بە قوربان بە ساقەوم تۆ ئەوم لەسەر بمگەێنەوە و خۆت لەکەڵ ئیتر من ئەوە بوو گەیانمی چوومە خاڵە حاجی نەمزانی ماڵی باوکم نزیکی ماڵی و خزمەمانە نەمزانی ئەوان باریان کردووە چونەتە جێگایچکە چوومە خاڵە حاجی بەرحاڵ جێگاکەم دۆزیەوە وتمە لێرە دام بەزێنە کە ئافرەتێکی لە خزمەکان هاتە دەرەوە پیرێژینە منی ناسیەوە سایق تەکسێکە هەر وەستا بوو ئەویست ئیسفادە بکە بزانێت لە بینی من و خزمەی منە چی ئەبێت بۆی شتێک بزانێت منیش پێم گوتم کاکی سایق پارەکە کەمە کرێتەوە وتی نەوەڵڵا حەزەکە ئێستا پارەکەتە دەمەوە وتم عافێتت بێ گوتم کاکە خوا حافیز خوات لەگەڵ بێ بڕۆ بەو نوعە بەڕێم کرد بەو نوعە بەڕێم کرد ئیتر دوایەوە لە ماڵی ئەو خزمەمان دانیشتم کچەکانی هاتنووسێرەکەم جلیان ڕەشە وتم ئەرێ ئەوە خێرە جلتان ڕەشاوانە دەستیان کرد بە گریان تەسەور ناکەوت یەک برای بچووکم ما بۆ برایەکم گوتم شەهید بووە لە 96 یەک برای بچووکم ما بۆ عمری 16 ساڵ بووتیان وەڵا لە ئاوا خنکاوە ئەوەی بۆ جەنابتم باس وتم فواد معسووم هاتووەتە چیلەی تەعزیەی برا بکەمەوە ئیتر ئەو برایان بوو برایشم نەما بوو ئیتر تەمعەن ئەو زوڵم و زۆرەی لێم کرا ئەو نەهامەتەی بەسەرما هاوە یعنی مستەقبەلی منیان فەوتان زۆر لە زیاتر چین و ڕقم لێ یەکێتی هەڵگرت کە تۆڵەی خۆمیان لێ بکەمەوە تەمعەن ئەوانیش هەڕەشیان لە مندا بووانش هەر لە مراقەبەیە بووم چاودێری منیانە کرد تەمەن جا خزمیانە نار بۆلان خزمێ لە دەستگای دیزانیاری ئەرنار بزانی مە قسە ئەەکەمیان یان برادەر یان دۆست تێکردم ئیتر ڕۆژێکیان چوومە دکتۆر باوکم وتیان یەکێ باب لەگەڵ ناخۆم چکەوە حەز ئەوەندە سجن کرا بووم حەزم بە ئازادی بوو ئەمیز خۆم بە تەنها بچمە دەرەوە گۆچانم بەدەستەوە بوو دوو گۆچانمە کرد دەژێری دەستمەوە بۆ گۆچان و ڕۆشتم چون بۆ دکتۆر بۆ جادەی ئۆرزی لە سلێمانی لەوێ نازام سیستەم چۆنە من لە ژوورەوە بووم ژنێکیکە شاتوو فەحسێکرد هەر لە ژوورەوە لە لای دکتۆرەکە ژنەکە گوێی لێ بوو گوتم من حەبس بوومە و لە ژوورێکی وا بوومە بەڵام نەمگوتەوە وتم لە دەوڵەتێکیکە حەبس بوومە بە دکتۆرەکەمون ئەو ئافرەتەش گوێی لێ بوو ئافرەتەکە پێشی من چووە دەرەوە کاتێ من هاتمە دەرەوە لە دوای ئافرەتەکە سێرەکەم بەخۆزانی لای ئەمە مواجهی خستەخانە خەڵک زۆر دانیشێت هەمووی لەوێ دانیشتوونە پارەیان کۆ کردوون ئەوە دە پارەیان کۆ کردبووە ئەو ئافرەتەکە لە ژوورەوە بوو پیالی وتو ئەمە کوڕێک وایە و لێی قەوماوە و سجن بووە و لە ژوور 3 ساڵی بێسەر شوێ بووە ئەمە دە پارەی کردووە یارمەتی وتم من دەوڵەمەندە عالێ من بارانی خەڵکی باش یعنی قەزم چیە خەڵکی باشە گوتم من فەقیر نیمە پارەکە بژێرنەوە پارەکەم دایەوە پێیان گوتم من الحەمدلله وەزعی مەز دەوڵەمەندین ئێمە پارەمانەیە گوتم ئەوتی بۆ خۆت بە تەنها کرد تۆ ئەو نەخۆشی وتم ئیتر حەزم وایە بە ئازادی چەند ساڵ بەڵێ ئیتر چوومە بەغدا محاولەم کرد ئەو جەریدەی سۆشیێتد پرێس وەردێت پرێسوانە ویستم لە ڕێگەی ئەوانەوە کۆنتاکت بکەم و معلوماتیان بەمێ لەسەر ئەو
ئەو حەوادیسانی دەستگای زانیاری و ئەو تعزیب و ئەشکەنجانە وتم دوای ئەوەش هەڵدێم ڕاکە یعنی لەگەڵ بڵاوکردنەوەی ئەو تاو لە کوردستان بەجێڵم نەمەزانی دەستگای زانیاری چاودێری مەکەن بە خەستی چاودێری مەکەن خاصن بە خۆت زانی تازەیە حەوت مانگێ بەربوو بێت چاودێری دەکەن کاک دکتۆر کاک قادرگیان کە بەربووم دکتۆریان هێنا لە ماڵەوە چاوم 10 مەتری نابینی چکە 3 ساڵ تقریبا 2 ساڵ 8 مانگ لە تاریکیا بووم دکتۆر وتی ئەبێ پەردە لە ژوورێکی پەردەی هەبێت نابێت تۆ ڕووناچی بە ئاسایی ببینی ئەبێ وردە بە تەدریجی دکتۆر عەرەب بوو زۆر برادەرم بوو عەرەبی باشە زانم عەرەبیم لە بیر چوو بووە وتی باشە هەڵگوت تۆ بۆ زمان لە بیرچوە وتم ئاخر تۆ نازانی چی بەسەر منە هات وتم من غەسلی دەماغ کراوم مێشکم شۆراوەتەوە هاتمەوە ناوسکوڕی خۆڵم هەمووی تێک چوو بوو ئەو 3 ساڵە دایکم وتی سڵقەوا بۆ بکەین بەخۆ زانیت سڵقەوا وتم سڵق چییە کەلیمەی کوردیم لە بیر چوو بووە زۆر وشەی کوردیم لە بیر چوو بووە یعنی لەو جێگایە خزمم هاتبوو بۆ لام تەسەورێک کرد من عەقڵم لە دەست دابێ شێر بوو بێم ئەموو فڵان ئەناسی باپیرم مەسەلەن باپیری ئەوان اینجا من ئەموو وەڵا فڵان و فڵان و فڵان فڵان وەڵا تۆ لێمە عاقڵتری ئێستەیش یعنی زاکرۆ زۆر بەقووەتە ئیتر کە محاولەم کرد بەو جەریدانەوە پەیوەندی بکەم تەلەفۆنم مراقەب بوو ڕۆژێ لە بەغاو هاتمەوە لە سلێمانی لە نزیکی سەیتەرەی تاسووجا من گیرام دەستگیر کرام نەمەزانی چییە وتیانە بین بۆ ئاسایشی سلێمانی برمیان بۆ ئاسایش سلێمانی بە ئەمری دادوەر حاکم سیروان ئەحمەدەوە خۆشی پارێزەر بۆ برادەرمە بەڵام نەحەقیشی ناگرم وەلو خراپیش بوو لەگەڵما بەڵام ئەوانە کۆیلێنە دەسەڵاتیان نییە ئەو دادوەر و ئەو قازی و من خەڵکی تەقریری لەسەر ئێستا حاکمە قازیە خەڵکی راپۆرتی لەسەر نووسیە یەکێکە لە بەناوبانگترین ڕۆژنامە نووسەکانی کوردستان راپۆرتی لەسەر من نووسیە بۆ دەستگای زانیاری یعنی لە کوردستانە بەداخەوە زۆر بدەیکا کە هەڵگوردیان ناتەوێت وەڵی حەز ناکەم ناوی بێنم بەڵام احترامی شخصیت خەڵک لەبەرەوەی ئەڵێم هەچی نەبێت ئینسانە با لێنی نەکەم بەڵام هەر لە دڵمایە شتانە بەڵکاکە ئەوە دەدەقەیەکمان لە دەستمایە ئەگەر شتێکی گرنگت هەیە لە ماوەی ئەو دەدەقەی باز بکەی لە بیرمان چوو بێتن بتەوێ ئەتوو باز بکەی گیرایەوە کوو بەرگەوە دیسان بەس دەدەقەیەکمان لە بەر دەستمایە لە مانگی 12 لە ڕۆژی 8 2005 یعنی 7 مانگ بە پاش ئازاد بوونم بۆکو بۆ جەناب لاس سەیتەرەی تاسووجێ گیران برام بۆ ئاسایش سلێمانی و کاتە سەرکەوتی کوبە مدیری ئاسایش بوو سەرکەوتی کوبەیش وەکو پێتم و وەختی خۆی نامەیەکی دابوو پێم دیبەم بۆ حاکم قادر کە دوای ئەو نامەیەم دایەوە دەستی مامۆستا سەیفەدین و هیوا جەمال تەمەن دوایی سەرزەنیشتی سەرکەوتی کوبەیان کردویان تۆ چۆن نامەیوانی هێنی ئەدەی بەدەستی هەڵگوردەوەی دەی بەدەستی شەخصەوە نابێت خۆی لە ئیشی ئەمنیەوە غەڵەتە حتمەن سەرزەنیشتێکی زۆری سەرکەوتی کوبە ژوا دیارە ئەو قینی لە دڵا بوو کە تۆڵم لێ کاتەوە ئیتی کەوتمە بندەستی ئەوەوە بە کەیفی خۆی ئیتر پێم لە سەرداد لێ سەرکەوتی کوبە ئیتر تۆمەتی وان بۆم دروست کردبوو کەوا ئەتەوێ بەرهەم ساڵح تیرۆرکەی بە مادەی ژەهراوی لە ڕێگەی سایقێکی دایکیەوە سایقی ڕووناقانی دایکیەوە کە عەلەساز من 30 دەفتەر بەم بۆ شەخسە و تیرۆری بکات بە ژەهر ئێوتم باشە بە وەستا حەسەن چاوم بەستراوە بەڵام دەنگ وەستا حەسەن هاتمەتم باشە جەریمە ئەرکانی هەیە جەریمە ئەبێت تەختیتە بێت ئەبێت تەینە بێ گوتم فەرمو کوانی مادە ژەهراویەکە کوانی 30 دەفتەر دۆلارەکە گوتم هەر قسەیە گوتم قسە نابێ بە تاوان 46 ڕۆژ لە ئینفرادا بووم لە ئاسایش سلێمانی دووبارە ئەڵێ 46 ڕۆژ هەموو ڕۆژێت تەعزیب لەوێ هەموو ڕۆژێت تەعزیب دوای ئەوە هێنامیان لەگەڵ لە سژنی ئاسایشە لەگەڵ گروپە تیرۆریستەکانی ئەنسار السونە و ئەوانی لە بەغاو کەرکووک و مووسڵە و گیرابوون باوەڕ بێت لەسەر مەتونیە کاشیە خەوتین لەسەر یەک کاشی نیو تقریبا قاعەیە بوو 100 کەسی زیاتر تیا بوو کاتی دانیشتن پشتبەی بە دیوارەوە بەسرە بوو سعات ئێمە پشمانەدا بە دیوارەوە دوایی ئێمە جێگاکانمان گۆڕی جەماعەتێکی کا هاتن لەسەر کاشیونی کاشیونیە زۆری یعنی تا بەیانی نەمەتوانی من عادەتمێ مرۆڤ ئەبێ ئەملاولاکە لە کاتیشەوە بەلای چەپا بەلای ڕاستە ئەو هەموو 100 کەسە ئەخەوت بەبێ ئەوەی بجوڵێتەوە چکە مەجال نەبوو تۆ ئەملا ئەولا بکەی بۆچی ماسی هەیە لەناو قوتووە
ماسی لە ناو قوتووە دانراوە ڕاست و چەپ ئاوە قاچی زیندانیەک لە لای سەری من بوو سەری منش لە لای وەکی ناو ماسی لە ناو قوتووی دابنێ ئەیتر تقریبا 7 مانگ لێوێ مامەوە 7 مانگ لێوێ مامەوە دوای 3 مانگ 4 مانگ حاکم سیروان ئەحمەد ئێستا خانەنشینە بانی کرد وتی تۆ ئەندامی لە نەقابێ محامین گوتم بە نای مدەینەکە محققەکەی وت بەلایەوە دانیشتووتی ئێمە ناتوانین دادگایە بکەین وتی لەبەرەوەی وای پێ بوو وتی تاکید لە ئەندامی نەقابەی گوتم ئەندامی نەقابەی محامین جا لە ئەندامی قانونی نەقابەی محامینە مادەیەکە بوو خۆی نازانم ئێستا مادەکە گۆڕابێ مادەی 23 لە یاسای پارێزەریە ئەڵێ هیچ پارێزەرێک دەستگیر ناکرێت ئیلا ئەبێت ئاسایشیان ئەو جیهاتە ئەمنیە ئاگاداری نەقابە بکات ئەبێت نەقابە ئاگادار بێ موافقە بێ اینجا ئەتوان تحقیق لەگەڵ محامیە بکرێت نەکە بێ یاسایی بوو قانونی نەبوو بۆوان ئیتر وتیان ئەبێت جواب نێوین بۆ نەقابە بزانین نەقابە چێوە تەمان دوای 4 مانگ بە شەکی ڕاستش ناکەن ئەیانزانی من پارێزەرم یەکێتیانزانی من محامیمە لە دوای 4 مانگ تەمان محامی ئەو کاتە ڕئیسی نەقابەی محامین کاکە نەقشبەندی بوو پارتی بوو کابراایکی زۆر باردووە لەم پێشی ماوەیە بە کۆرۆ ناوزان ئەمری خوای کرد ڕەحمەتی خوای لێبێ ئیتر ئەوان نەقابەش پارتی بەدەستی بەسەرە زۆری ئەندامەکانی پارتینە ئیتر پارتیش تەمام خۆزانی لەمە نەحەزی لەگەڵ یەکێتی ئەوانەیە پارتی موافقەیان نەکرد پارتی وتیان فعلا خۆ من هیچ نەکردبوو یعنی تحقیقەکەم یەک ئیفادەیەکیان نەبوو کەوا من بێتم بەرهەم ساڵح کوژم یعنی بزانە کاتی ڕفانی یەکەمیشم هەر تۆمەتی بەرهەم ساڵحیان بۆم دروست کرد لە دوای ئەوەیش لە گرتنی سێمیش هەمووتیان نەتەوێت بەرهەم ساڵح کوژ یعنی نازانم بەڕاستی من دوای بەربووم بیستم سەدان زیندانی گیراوە هەمووی وتیانە تۆ توێ بەرهەم ساڵح کوژی ئێوە باشان بەرهەم ساڵح بوو بە چی یعنی وەکو عنوانێک وایە بۆ دەستگیرکردنی خەڵک فەقەت معقولە من تقریرەکە درۆ بێت جارێکیکەم بڵێ وڵات تۆ تێ فڵانە کەس کوژیتەوە يعني ڕەنگی بەردەوا بێت تا ئێستا شەر ئەوە بێهاولی کوشتی بەرەم ساڵح باوەڕ ناکەم ئێستا بەرەم ساڵح ڕزای تاڵ بووە ئێستا بەرەم ساڵح وەکو جاران نەماوە جاران یەکێتی لافی پێودایم ئەوی مخابراتی ئەمریکیە جاران یەکێتی ئێستا توڕوایان کردووە اینجا پێم وت بە زاڵتی ئاسایشەکەم گوتم ئەگەر من نیازی کوشتن هەبێ بە خۆ زانی من دژمنی ئێوە وتم یەکێ لە بۆ سەرکردە گەورەکانتان وەکو کۆسرە تیرۆر دەکەم یەکێ وەکو ئەسەلامبایس تیرۆر دەکەم یەکێ وەکو شێخ زەعفەر تیرۆر دەکەم من بەرەم ساڵح چییە بچین تیرۆری کەم کابرایەکە وتم باسا دژمنایەتی منیشی نەکردووە بەرەم ساڵح بۆ تیرۆری بکەم وتمە چمانەوە کوژم لیوان جەمالە کوژم ئەگەر تیرۆری بکەم ئیتر ئەوە بوو نەقابەی محامین کە پارتی دەستی بەسەرا و نەقابەی محامین گوتی هەڵگورد هیچ تاوانێکی نەکردو و ئێمە موافق نین دادگایی بکرێن ئیتر دەستی یەکێتی بەسترایەوە چکە یەکێتی وەکو پێێتە متهڕەشیان لێمدا کاتی تەعەودەکان پێم نووسی پێشی کاتی لە ڕفانەکە بەرم لە دۆزە وتی باسمان بکەی باسی یەکێتی بکەی باسی تەعزیب و زیندان بکەی گوتی تۆمەتت بۆ دروستەکەین لە دادگا لە ڕێی یاساوە و حکمی 15-20 ساڵ حکم بەسەرا دێت ئەمزانی بۆ ئەو سیناریۆیە طبعا ئەو سیناریۆیە شتی تریشی بەدووە دوای ئەخرامە زیندانی عامەوە کە حکمەدرا لەوێ پیاوکوژ و قاتی زۆرە زەلام مرۆڤێکیان گاڵەدا چقۆی هامیانەدا چقۆی بکە بەسکێ و بیکوژە و لەوێ هەلوانەیە ناوسزنەکانیان تەسیە کردا دوایان زەلامی کوشتوێتی ئیتر کەس و کارەمە چوونە لای حاکم سیروان دادوەری ئاسایشە ئەیوت وەڵام لەلایینە سەرکەوتی کوبای وڵا قەزێکە قانونیە و لەلایەن ئەم دەست و دەستیان بە خزم کە سوکاری منە کرد و ئەمەچەر و ئەوسەر نەقابەی محامین گوتی ئێمە ڕازی نین دادگاییکەی یعنی ئەبێت تەوا بێ بەرم بن ئەوە مانجی چوارە هەر بەرمیان نەدا اینجا چیان کرد ئاسایش منی بەڕێ حاکم سیروانەوە منیان تحویلی دکتۆری نەفسی کرد لیژنەی تۆپی کە ئەو کاتە دکتۆر نزار محەممەد ئەمین بوو بەبیرم دێت لیژنەکە دکتۆر جەمال عومەر حوسێن بوو یەکێکیکە بوو نەمەزانی چییە سێ دکتۆر بوو منیان بر بۆ مستەشفای جمهوری لەوێ قسەیان لەگەڵما کرد وتیان کاکە بە مندووبەکەی ئاسایشیان بوو کە منی هێنابوو دەستشم کە لە بچە بوو وتیان کاکەم زەلامە ساغە هیچی نییە بۆ هێناوتانە وتی ئاسایش وتی بڕۆ بە ئاسایش بڵێ تەقریرێکمان بۆ بنووسێ منیان بردەوە بۆ ئاسایش وتیان بە ئاسایشیان وتیان راپۆرتێکمان بۆ بنووسێ بزان تەسەڕوفاتی من چۆنە لە ناو سزنا لەگەڵ زیندانی و لەگەڵ ئەو خەڵکە تەمەن ئەمزانی ئەمە پیلانە ئەمزانی
لیژنە تربیەکە و لەگەڵ ئاسایشە بەیەکەوەی پیلانەکە ئەنجامەدەن. دوایی بۆم ڕوون بووە چییە؟ بەڵام ئەمزانی پیلانم دوایی بۆم ڕوون بووە. تەمام چوومەوە دوایەوە ئاسایش نامەیان نووسی، من یاد بردووە ئاسایش نامەیەکیان نووسی و وەڵامی لیژنەکان داوەتەوە، ئەڵێن هەڵگورد زۆر تەسەڕوفی باشە و ئینسانێکی ساغە و هیچ مشکلەی نییە لەناو سزنانی. تا ئێرە ئۆکەیە. تا ئێرە دوایی منیان بردەوە بۆ لیژنەکە، لێرەیان مۆزوعەکە درنەوە. لیژنەکە تەقریرێکی خراپی تەمەن لەسەر من نووسیوە، من نازانم چیان نووسیوە، بەڵام دوایی کە بەر بووم ئازاد بووم چوومەوە، چکە بەخۆت لە سوێ دەژێیت دەزانی کە تەقریر دکتۆرێ نووسێ بێت نەخۆشەکە نوسخەیەکی وەرگێت لە هەموو دنیایە کە لەسەر نەخۆشێک تەقریر ئەنووسرێت ئەبێت نەخۆشەکە نوسخەیەک لەو تەقریرەی دابێت. ئێستا و ئێستاش نازانم ئەو لیژنەیە چی نووسیوە. لیژنەکە تەقریرەکە وتوێتی ئاسایش هاتووە بردوێتی و توێتی نابێت کەس بیبینێ تەقریرەکە. تاوان بۆیە وایان کردووە بۆی دوایی کەس نەڵێ وەڵا ئاسایش زەختی لەسەر لیژنەکە کردووە و ئەڵێەوە تا ئێمە تەقریرمان نووسیوە کە هەڵگورد عەقڵی تەواوە و لەناو سزنا هیچ مشکلەی نییە. دوایی لیژنەکە خۆی قەراری داوە، یعنی تێدەگەی تا قادر پیلانەکە چۆن بوو. منیش تەمان دوایەوە حاکم سیروان ئەحمەد وتی ئەچم بۆ سووریا، ئەو کاتە شەڕ نەبوو لە سووریا بە ئیجازە، هەرمنی بەرنادا پێیانەوت سەرکەوت کووبە و مەکتەب سیاسییەتی ئەم درێژی کەوت، چکە هەتا زیاتر بمێنەوە لەناو سزنەکەیە بۆی زیاتر عەزابم بن. چوو هاتەوە اینجا هەموو ڕۆژێک کە سوکار ماوە ئەوی دووشەماوەی چوارشەماوە ئەوی شەمە، ئەیتر وەکو گاڵپەزاڕی هات. خزمێکم چووە لای سەرکەوتی کووبە، پێوتی کات سەرکەوت وتی ئەگەر هەڵگورد تاوانبارە بیدەن بە مەحکەمە، ئەگەر شتی تاوانبارنی ئازادی کەن. وتی کاکە بە کورتی ئێمە لێ ئەترسین، وتی ئەم زەلامە ئەچێتە دەرەوە دەست ئەگەێنێ بە ئەوروپا، دەست ئەگەێنێ بە هین فەزەحمانەکان، باسی باسی دەستگای زانیاری و باسی ئاسایشەکان ئێمە لێ ئەترسین. وتی ئەمە سەرکەوت کووبە وتی بەریە دەین بەڵام خینە ژێر ئیقامی جەبریەوە. ئەو کاتە چێ محەقق بوو لە ئاسایش؟ ئێستا مرد پێشیە ماوەیە بە جەڵدەی دەماغ ساڵی پارێکە من ئەسکەندەری ناوبوو خەڵکی هەڵەبجەیە، ئەو ئەسکەندەر ئەو کاتە نەقیب بوو ئەو تەحقیقی لەگەڵی مناکرد. برمیانە لای ئەسکەندەر وتی ئەبێت کەفیل بێ، ئەویش کەفیل احتیاطیە لە هەموو کەسێکی وەرەگرن، زاوایەکما بۆ کەفیلم، بەڵام وتی تۆ بێ ئیقامی جەبری دەبێ هەموو هەفتەی 3 جار بێ ئیمزا بکەی. نەچوتەوتی بۆ هەولێریش نابێت بچی، ئەترسان من بچم دەست بێنم بە ئیعلام و شت بڵاو بکەمەوە. ئیتر من یەک دوو جار چوومە ئاسایش تەوقیعم کرد، دوایی باوکو دایکم کە کەس نەماڵە ماڵەوە وتم چکە خوشکوشت لەوانەیە لەبەر بەژۆدی خۆیان چی نخباریم کە بە یەکێتی بڵێن لەبەر بەژۆدی خۆیان ببوورە کاتمان تەواو دەبێت ئەگەر بتوانانی بە کورتی کۆتاییەکەی پێبینی لە چەند دەقەیەکدا. بەڵێ گوتم بە باوکو دایکم گوتم من ئەوانە ئەم کوژن بۆ چۆن سەدام کوڕەکەی ئەحمەد حەسەن بەکری کوشت کردی بە ژێری ئیڤای عەسکەری و دوایی چوونە تەعزیەکە و فاتحەشان خوێن. وتم من بەیانی دوو بەیانیەکەم ئیمزا بکەم لە ئاسایش سارەیەک لەوێ ئاسایش دەستگای زانیاری سارەیەک هانەدەم ئەمکا بەژێرەوە و دوایی دێنە تەعزیەکەشمەوە و فاتحە و سەرخۆشیە خوێن و وتم خوێنم بزرەوی. وتم من ڕاکەم لە کوردستان جێم و ئەوە بۆ ڕام کرد و دەچم لە کوردستان. قسەیەکی وات ماوە کاک هەڵگورد لەبیرت چوو بێیان بە گرنگزان دەخۆی ئەو قسانە؟ قسە زۆرە و بە خۆتە ڕاستیزانی و ڕووداوە 20 ساڵی زیاتر بەسەرا چووە و لەوانەیە شتم زۆر لە بیرچێ، بەڵێ وەڵا شت زۆرە شت زۆرە بەڵام ماوەکەش کەمە. هەر ئەوەندە یعنی ئێستا لە زاکیرەمایە و باسی بکەم، بەڵام بەڕاستایەتی شتی تر زۆرە هەیە. بەڵێ زۆر سوپاس بۆ پارێزەر و کەساتی سیاسی و یەکێک لە ئەندامانی دەستگای زانیاری کە بۆ ماوەی 2 ساڵ و 8 مانگ لە داعش خراپتر مامەڵەیان یەکێکی نیشتیمانی کوردستان لەگەڵ کرد و من دەمەوێت ئاگادارم من و کاک هەڵگورتێکەوە لە 2011 و 12 مشکایەتمان لە کۆمەڵێک بەرپرسی یەکێتی و پارتی کردوانێکی نسییانەوە کاک هەڵگورد یەکێک لەوانە بۆ لەگەڵ مەرفەتا ئەوانێکی دێ دۆسیەکەشمایە بەس بۆ زانیاریتان ئێمە ئەو دۆسیانە بەردەوام دەبین و لێرەش داوا لە خەڵک دەکەین ئاوا کاک هەڵگورد وەکو هەموو زیندانیانێک پێشتر لە هەولێر کاک مەهدی لە هەولێر کاک مستەفا کاک عوسمان لە شاوری ئەوانە بێم ئەو تاوانانەی پارتیوێکێتی تۆمار بکەین بۆ مێژووناوی ئەو بەرپرسانە ئاوا لە مێژوودا بۆ ئەوەی نەوەکانیان نەفرەتیان لێ بکەنەوە بزانن ژیان چاپۆرتۆنیان
دووبارە زۆر سوپاس بۆ پارێزەر و پارێزەر کاک هەڵگورد تاڵەبانی پێشێک هەم لە خزمەکانی جەلال تاڵەبانی بوو چەند ساڵێک لەلایەن دەستگای زانیاریەوە جێرا. زۆر سوپاس بۆ کاگەڕاویش کە بۆ ماوەی 2 کاتژمێر لەگەڵماندا. منیش ڕێز و سەڵامێ بۆ تەنکا قادیجان، زۆر سوپاس. ڕێز و سەڵام بۆ بینەرانیشەیە، زۆر سوپاس.